ئایا ژنان دەتوانن وەک قەشە خزمەت بکەن؟ ئەم وتارە نووسراوە لەلایەن تۆماس شراینەر. هەندێک کەس جاروبار پرسیارم لێ دەکەن کە ئایا دەکرێت ژنان خزمەت بکەن لە ناو کڵێسادا؟ وەڵامی من بەدڵنیاییەوە بەڵێ. هەموو کات هەموو باوەڕداران بانهێشت کراون بۆ خزمەتکردنی یەکتری. بەڵام وەڵامم جیاواز دەبێت ئەگەر کەسێک پرسیارم لێ بکات ئایا دەکرێت ژنان وەک قەشە لە کڵێسادا خزمەت بکەن؟ وەڵامەکەم ئەوەیە کە پەیمانی نوێ بە سادەیی پێمان دەڵێت کە ژنان نابێت ببنە قەشە لە کڵێساکان. لە پەیمانی نوێدا ناونیشانی جیاواز بەکارهێنراون بۆ باسکردنی پێگەی قەشە. بۆ نمونە لە کردار بەشی 20 ئاەتی 17 وشەی پیر بەکارهێنراوە. لە یەکەم تیمۆساوس بەشی 3 ئاەتی 1 وشەی چاودێر بەکارهێنراوە. لە ئەفەسوس بەشی 4 ئاەتی 11 وشەی شوان بەکارهێنراوە. بەڵام ئەم ناونیشانە جیاوازانە قەشە و پیر و چاودێر و شوان باسی یەک پێگە دەکەن لە کڵێسادا، واتە تەنها سێ ناوی جیاوازن بۆ یەک پێگە. لەم وتارەمدا چەمکی شوان و پیر و چاودێر بۆ یەک مەبەست بەکاردەهێنم کە بریتیە لە پێگەی قەشە. وشەی پیر مانای ئەوە نییە کە ڕابەری کڵێسا دەبێ بەتەمەن بێت، نەخێر، بە کورتی پیر واتە قەشە، پیاوێک کە ڕابڕایەتی کڵێسا دەکات بە فێرکردنی کتێبی پیرۆز و چاودێریکردنی ئەندامەکانی کڵێسا. مەرجی بوون بە پیر لە یەکەم تیمۆساوس بەشی 3 ئاەتی 1 تا 7 باس کراون. بەگشتی زۆربەی مەرجەکان لەبارەی ژیانی پیرۆز و دۆست سۆزانەن بۆ خوددا. قەدەغەکردنی پۆلس لە یەکەم تیمۆساوس بەشی 2 ئاەتی 12 دقی سەرەکی کە دەڵێت ژنان نابێت وەک پیر خزمەت بکەن. یەکەم تیمۆساوس بەشی 2 ئاەت 11 تا 15. با ئەو ئاەتانە بخوێنینەوە. ژن با لە هێمنیدا ئەو پەڕی مڵکەتی فێر بێت. ڕێگانادەم ژن فێرکردن بدات و دەسەڵاتی بەسەر پیاودا هەبێت، بەڵکو دەبێت لە هێمنیدا بێت. چونکە یەکەم جار ئادەم شێوەی کێشا، ئینجا حەوا. هەروەها ئادەم هەڵنەخەڵەتا، بەڵکو ژن هەڵخەڵەتا و کەوتە گوناهەوە. بەڵام بە منداڵبوون ڕزگاری دەبێت ئەگەر لە باوەڕ و خۆشەویستی و پیرۆزی و شیاودا بمێننەوە. لە ئاەتی 12 دەیخوێنینەوە ڕێگانادەم ژن فێرکردن بدات و دەسەڵاتی بەسەر پیاودا هەبێت. لەم ئاەتەدا پۆلس ڕێگری لە ژنان دەکات بۆ ئەنجامدانی 2 چالاکی کە هی شوانەکانە، فێرکردن و هەبوونی دەسەڵات. لە شوێنی تر لە پەیمانی نوێ ئەمانەواتە فێرکردن و هەبوونی دەسەڵات 2 چالاکین کە شوێن دەبێت بیان کات. بۆ نمونە یەکەم تیمۆساوس بەشی 3 ئاەتی 2، یەکەم تیمۆساوس بەشی 5 ئاەتی 17، تیتۆس بەشی 1 ئاەتی 9، کردار بەشی 20 ئاەتی 17 تا 34. هەموویان ئەوە فێر دەکەن کە پیر دەبێت توانای فێرکردنی هەبێت. هەروەها یەکەم تیمۆساوس بەشی 3 ئاەتی 4 تا 5، یەکەم تیمۆساوس بەشی 5 ئاەتی 17 دەڵێت کە شوان دەبێت توانای ئەوەی هەبێت ڕابڕایەتی کڵێسا بکات. هەر بۆیە ئەگەر ژنان ڕێگریان لێ کرابێت لە فێرکردن و هەبوونی دەسەڵات، مانای ئەوەیە کە نابێت ببنە پیر. ئایا ئەم قەدەغەکاریە هێشتا کارایە لە ئەمڕۆدا؟ بەپێی ئەم فەرمانەی کە نابێت ژنان فێر بکەن و دەسەڵاتیان هەبێت، ئایا لەسەر ئێمە جێبەجێ دەکرێت لە ئەمڕۆدا؟ زۆر کەس دەڵێن پۆلس بۆیە ڕێگری لە ژنان دەکرد چونکە ژنان لە کاتی ئەودا نەخوێندەوار بوون، بۆیە توانای فێرکردنیان نەبوو بەباشی. هەندێکیش دەڵێن ئەم قەدەغەکاریە کە نابێت ژنان فێرکردن بدەن و دەسەڵاتیان هەبێت بە تەنها لەسەر ئەو کڵێسایەی پۆلس شوایەتی تێدا دەکرد جێبەجێ دەکرێت. ئەوان ئەمانە دەڵێن چونکە لە یەکەم تیمۆساوس بەشی 1 ئاەتی 3 بەشی 6 ئاەتی 3 پۆلس ئاگاداری دەداتە تیمۆساوس دەربارەی مامۆستا هەڵخەڵەتێنەرەکان. بۆیە خەڵک وابیریان دەکردەوە دەکرێت مامۆستای هەڵخەڵەتێنەر هەبن. بە هەر حاڵ یەکەم تیمۆساوس بەشی 1 ئاەتی 3 بەشی 6 ئاەتی 3
ناڵێت ئەم مامۆستا هەڵخەڵەتێنەرانە ژنەکانن. بە کورتی هەندێک خەڵک وا بیر دەکەنەوە کە پۆلیس پاڵپشتی ئەو ژنانە دەکات کە بە تەواوی فێرکرابن و فێرکردن یان ڕاست بێت. بەڵام ئایا ئەوە لێکدانەوەیەکی ڕاستە بۆ ئەم ئاەتانە؟ نا. بۆچی؟ بەڵکو ئەو هۆکاریە ئەو بنەمایەی کە پۆلیس بۆ قەدەغەکردنەکە دەیخاتە ڕوو دەربارەی دروستکردنی ئادەم و حەوایە. پۆلیس ناڵێت نامەوێت ژنان فێر بکەن و دەسڵاتیان هەبێت بەسەر پیاودا چونکە ئەوان نەخوێندەوارن، یان نامەوێت ژنان فێر بکەن و دەسڵاتیان هەبێت بەسەر پیاواندا چونکە ئەوان فێرکاری هەڵاو بڵاو دەکەنەوە. نا، پۆلیس وا ناڵێت. با سەیری یەکەم تیمۆساوس بەشی 2 ئاەتی 13 تا 14 بکەین. بۆی بزانین هۆکاری پۆلیس چییە لە ڕێگریکردن بۆ فێرکردن و هەبوونی دەسەڵاتی ژنان بەسەر پیاواندا. لە ئاەتی 13 پۆلیس دەڵێت چونکە یەکەم جار ئادەم شێوەی کێشرا ئینجا حەوا. پۆلیس هیچ ناڵێت دەربارەی نەبوونی فێرکاری یاخود ئەوەی کە ژنان بە فێرکردنی هەڵا کێشا دروست دەکەن لە کڵێسادا. لە جیاتی ئەوە ڕزبەندی بەدیهێنانی ئادەم و حەوا بەکاردەهێنێت. پۆلیس پشتگیری قەدەغەکاریەکەی خۆی دەکات بە ویستی باش و تەواوی خوددا بە بەدیهێنانی ئادەم یەکەم جار ئینجا حەوا. گرینگە ئەوە ببینین کە ئاماژەکردن بە بەدیهێنان مانای ئەوەیە کە ئەو فەرمانەی کە دەڵێت نابێت ژنان فێر بکەن و دەسەڵاتیان هەبێت لەسەر پیاوان لەسەر ڕوو هەموو کولتورێکەوەیە. مانای ئەوە دەگەیەنێت کە ئەم فەرمانە دەبێت جێبەجێ بکرێت لە هەموو کڵێساکان و لە هەموو کاتێک و لە هەموو شوێنێک. هەروەها سەرنج بدەن پۆلیس ئاماژە بە پەیوەندی پچراوی نێوان ئادەم و حەوا نادات کە ئەنجامی گوناهەکەیان بوو. نا، بەڵکو ئەو بنەمای ئەو قەدەغەکردنە دەگەڕێنێتەوە بۆ شێوازی دروستکردنی جیهان پێش ئەوەی گوناه بێتە ناو جیهان. بە کورتی هۆکاری سەرەکی بۆ ئەوەی ژنان نابێت ببن بە شوان لە یەکەم تیمۆساوس بەشی 2 ئاەتی 13 هاتووە کە ئەمە لەسەر شێوازی بەدیهێنانی خوددایە. بۆیە ناتوانین بڵین کە ئەم فەرمانە لەسەر کولتوری ئەو کڵێساییە کە تیمۆساوس شوانیەتی تێدا دەکرد. جگەلەوە پەیمانی نوێ فەرمانی زۆری لەم شێوەی تێدایە کە لەسەر بنەمای خواست و کردداری خوددایە لە بەدیهێنانی مرۆڤ. بۆ نمونە ڕۆما بەشی 1 ئاەتی 26 فێرمان دەکات کە هاوڕەگەزبازی لەگەڵ خواستی خوددا ناگونجێت چونکە پێچەوانەی سروشتە، واتە دژی ئەوەیە کە خوددا بەستی بووە کاتێک مرۆڤ بە نێرومەی دروست کردووە. بۆیە بە گوێرەی کتێبی پیرۆز هاوڕەگەزبازی هەڵەیە لە هەموو کولتور و هەموو کاتێکدا چونکە دژی خواستی خوددایە بۆ ژن و پیاو کە بە نێرومێ دروستی کردوون. بە هەمان شێوە مەسیح فێرمان دەکات کە جیابوونەوە باش نییە چونکە لە بێدیهێناندا خوددا ژنێک و پیاوێکی دروست کرد. مەبەست لێی ئەوەیە کە دەبێت یەک پیاو هاوسەرگیری لەگەڵ یەک ژن بکات تا ئەو ڕۆژەی مردن جیایان دەکاتەوە. مەتا بەشی 19 ئاەتی 3 تا 12. بۆیە بە گوێرەی کتێبی پیرۆز خواستی خوددا ئەوەیە کە ژن و مرد لە یەک جیا نەبنەوە. ئەمە لەسەر هەموو هاوسەرەکان جێبەجێ دەکرێت لە هەموو کاتێک و لە هەموو کولتورەکان تەنانەت ئەگەر جیابوونەوە قبولکراویش بێت لە کولتورێکی تایبەت. وەک بینیمان لە یەکەم تیمۆساوس بەشی 2 ئاەتی 11 تا 15 پۆلیس دەڵێت کە بنەمای قەدەغەکردنی ئەوەی کە ئافرەتان ناتوانن فێرکردن بدەن و دەسەڵاتیان هەبێت بەسەر پیاو دەگەڕێتەوە بۆ ڕێزبەندی دروستکردن بەوەی کە خوددا سەرەتا ئادەمی دروست کرد ئینجا حەوا. پەیدابوون بەشی 2 ئاەتی 4 تا 25. چیرۆکەکە لە پەیدابووندا بە وردی نووسراوە. لەژێر چاودێری ڕۆحی پیرۆز پۆلیس یارمەتیمان دەدات کە ئەم ئاماژەیە بە دروستکردنی حەوا دوای ئادەم ببینین. هەندێک ناڕازین و دەڵێن ئەوە هۆکارێکی باش نییە چونکە ئاژەڵان پێش مرۆڤ دروست کراون.
ئەوانەی کە ئەم رەخنەیە لە پۆلس دەگرن لە مەبەستی پۆلس تێناگەن چونکە تەنها مرۆڤەکان لەسەر وێنەی خوددا دروست کراون نەک ئاژەڵەکان پەیدا بوون بەشی یەک ئایەتی 26 تا 27 کاتێک ڕۆحی پیرۆز لە ڕێگەی نووسینەکانی پۆلسەوە پێیمان دەڵێت پیاو یەکەم جار دروست کرا ئینجا حەوا ئەوە بیرمان دەهێنێتەوە کە خوددا بەرپرسیارەتی ڕابەرایەتی داوە بە پیاوان پۆلس هۆکارێکی تری هەیە بۆ ئەوەی کە ژن ناتوانێت فێرکاری لە کڵێسادا بکات و دەسەڵاتی هەبێت بەسەر پیاو لە یەکەم تیمۆساوس بەشی 2 ئایەتی 14 دەڵێت هەروەها ئادەم هەڵنەخەڵەتا بەڵکو ژن هەڵخەڵەتا و کەوتە گوناهەوە لەوانەیە مەبەستی پۆلس لێرە ئەوە نەبێت کە ژنان زیاتر لە پیاوان هەڵدەخەڵەتێن چونکە لە ئایەتەکانی تردا پۆلس وەک مامۆستای ئافرەتان و منداڵان هانی ئافرەتان دەدات تیتۆس بەشی 2 ئایەتی 3 دووەم تیمۆساوس بەشی 1 ئایەتی 5 دووەم تیمۆساوس بەشی 3 ئایەتی 14 تا 15 ئەگەر پۆلس باوەڕی وابوایە کە ئافرەتان بە سروش ئاسانتر لە پیاوان هەڵدەخەڵەتێن ئەوە پێشنیاری نەدەکرد کە ئافرەتانی دیکە و منداڵان فێر بکەن ڕەنگە پۆلس دووبارە بیر لە چیرۆکی بەدیهێنان بکاتەوە چونکە مارەکە بە تەنها هێرشی کردە سەرڕۆڵ یا ڕابەرایەتی ئادەم بە هەڵخەڵەتاندنی حەوا ئەوەی لە ژێر ڕابەرایەتی و پارێزگاری ئادەم بوو لە جیاتی ئادەم خۆی بەپێی پەیدابوون بەشی 3 ئایەتی 6 ئادەم لەگەڵ حەوا بوو کاتێک هەڵخەڵەتاندنەکە ڕوویدا بۆیە ئادەم لە پاراستن و ڕابەرایەتیکردنی حەوا شکستی هێنا لەو ڕێگایەی کە خوددا داینابوو یەکەم تیمۆساوس بەشی 2 ئایەتی 14 ئەومان فێر ناکات کە ژنان نەخوێندەوار بوون ناتوانی هەڵخەڵەتانەکەی حەوا بیخەیتە پاڵ نازیرەکی بەڵکو بەهۆی سەرپێچی کردن بوو لە فەرمانی خوددا خواستی ئەو بۆ جیابوونەوە لە خوددا جگەلەوە ئاماژە بە هەڵخەڵەتاندن لە ئایەتی 14 مانای ئەوە نییە کە ژنان لە کڵێسای تیمۆساوس ڕۆڵێکی سەرەکیان هەبووە لە فێرکاری هەڵا بەڵکو مامۆستا هەڵخەڵەتێنەرەکان کە لە یەکەم تیمۆساوس ناوبراون پیاوانن بڕوانە یەکەم تیمۆساوس بەشی 1 ئایەتی 20 ئەگەر ئایەتی 14 لێک بدەینەوە کە پۆلس فێرکردن لە ژنانی ئەفەسۆس قەدەغە دەکات ئەفەسۆس ئەو شوێنە بوو کە تیمۆساوس لەوێ شوانیەتی دەکرد لەبەرەوە بوو کە لەلایەن مامۆستایانی هەڵخەڵەتێن ڕابوون کەواتە دەبێت بڵێین کە پۆلس فێرکردن لە هەموو ژنانی ئەفەسۆس قەدەغە دەکات چونکە پۆلس ناوی ژنێکی تایبەت نابات کە نابێت فێرکردن بکات ئەو بە سادەیی دەڵێت ژنان نابێت فێر بکەن بەڵام ئەمە دوورە لە ڕاستی کە هەموو ژنانی باوەڕدار لە شاری ئەفەسۆس بە فێرکاری هەڵخەڵەتا بن مەبەستی پۆلس ئەوەیە کە هەڵخەڵەتاندنی حەوا لە جیاتی ئادەم ڕابەرایەتی ئادەمی شکست پێهێنا سەرڕای ئەوەی ئادەم خۆی لەوێ بوو کاتێک کە ئەوە ڕوویدا ئادەم دەبوایە بیپارێزێت لە هەڵخەڵەتاندن و حەوا دەبوایە دوای ڕابەرایەتی ئەو بکەوتبوایە هەرچەندە لە یەکەم گوناهدا گۆڕانی ڕۆڵی ڕابەرایەتی دەبینین ئادەم دەبوایە ڕابەرایەتی حەوا بکات بەڵام حەوا ئەوی بردە ناو گوناه و ئادەمیش دوای کەوت لە جیاتی ئەوەی ڕابەرایەتی بکات بۆ دوورخستنەوەی لە گوناه بۆیە بەرپرسیارەتی گوناه لەسەر شانی ئادەمە نەک حەوا چونکە خوددا ڕۆڵی ڕابەرایەتی و پارێزگاریکردن لە حەوایدا بوو بە ئادەم هەرچەندە نەیتوانی ئەم بەرپرسیارەتیە جێبەجێ بکات ئەمە لە پەیدابوون بەشی 3 دیارە چونکە خوددا یەکەم جار قسە لەگەڵ ئادەم دەکات دەربارەی گوناهەکەیان ئەمە لە ڕۆما بەشی 5 ئایەتی 12 تا 19 پشت ڕاست کراوەتەوە کە گوناهی مرۆڤایەتی لەسەر شانی ئادەمە نەک حەوا بە کورتی یەکەم تیمۆساوس بەشی 2 ئایەتی 12 ڕێگری لە ژنان دەکات بۆ فێرکردن و هەبوونی دەسەڵات بەسەر پیاودا لە کڵێسادا پۆلس ئەم فەرمانە جێگیر دەکات لەسەر بنەمای ڕێزبەندی دروستکردنی ئادەم و حەوا
هەروەها گۆڕانی ڕۆڵی ڕابڕایەتی لە کاتی یەکەم گوناهدا. لەبەرەوە ئەم قەدەغەکاریە لەسەر کڵێساکانی ئەمڕۆژ جێبەجێ دەکرێت. سیرکردنی ئاەتەکانی تر ئەوەی ئێمە لەبارەی ڕۆڵی ژن و پیاو لە تەواوی کتێبی پیرۆزدا دەیبینین یەکەم تیمۆساوس بەشی 2 ئاەتی 11 تا 15 پشتڕاستی دەکاتەوە. کتێبی پەیدابوون 6 بەڵگەمان پێدەدات کە مێردەکان بەرپرسیارەتی سەرەکی ڕابەرایەتیکردنیان هەیە لە ژیانی هاوسەرگیریدا. یەکەم، خوددا یەکەم جار ئادەمی دروست کرد ئینجا حەوا. دووەم، خوددا فەرمانی نەخواردنی مێوەکەیدا بە ئادەم نەک حەوا. سێەم، ئادەم ناوی نافرەت هەروەک چۆن ناوی بۆ ئاژەڵەکانیش دانا. ئەمەش ئاماژەیە بە دەسەڵاتی خۆی. پەیدابوون بەشی 2 ئاەتی 19 تا 23. چوارەم، حەوا دروستکرا وەک یارمەتیدەری ئادەم. پەیدابوون بەشی 2 ئاەتی 18. پێنجەم، مارەکە حەوای هەڵخەڵەتاند نەک ئادەم. بە مەلەجیاتی ئادەم حەوای هەڵخەڵەتاند و بەمەش ڕابەرایەتی پیاوی تەکشکاند. پەیدابوون بەشی 3 ئاەتی 1 تا 6. شەشەم، خوددا یەکەم جار هاتە لای ئادەم هەرچەندە حەوا یەکەم جار گوناهی کرد. پەیدابوون بەشی 3 ئاەتی 9 ڕۆما بەشی 5 ئاەتی 12 تا 19. چی فێردەبین لە فێرکردنی کتێبی پیرۆز لە سەر هاوسەرگیری؟ خوێندنەوەی پەیدابوون ئەومان پیشان دەدات کە لە پەیمانی نوێ دەیبینین مردەکان بە پرسیارەتی سەرەکی ڕابەرایەتیان هەیە و ژنان بانگ کراون بۆ مڵکەتبوونی ڕابەرایەتی مێردەکانیان. ئەفەسوس بەشی 5 ئاەتی 22 تا 23. کۆڵۆسی بەشی 3 ئاەتی 18 تا 19. یەکەم پەترۆس بەشی 3 ئاەتی 17. بانگکردن بۆ مڵکەتبوونی ژنان شتێکی کلتوری نییە. ژنان بانگ کراون بۆ ئەوەی مڵکەتی مێردەکانیان بن وەک چۆن کڵێسا بانگ کراوە بۆ ئەوەی مڵکەتی مەسیح بێت. ئەفەسوس بەشی 5 ئاەتی 22 تا 24. پۆلس هاوسەرگیری وەک نهێنیەک باز دەکات. ئەفەسوس بەشی 5 ئاەتی 32. نهێنیەکە ئەوەیە کە هاوسەرگیری ئاوێنەی پەیوەندی مەسیحا لەگەڵ کڵێسادا. فەرمانەکە بۆ پیاوانە نەک ژنان بۆ ئەوەی وەک شوان خزمەت بکەن. پاشان لەگەڵ شێوازی ئینجیلی ڕابەرایەتی و دەسەڵاتی پیاو لە هاوسەرگیریدا دەگونجێت. زۆر گرینگە تێبینی ئەوە بکەین کە ڕۆڵی جیاوازی ژنان بەو مانایە نییە کە ژنان گرنگیان کەمترە لە پیاوان. ژنان و پیاوان بە یەکسانی لەسەر وێنەی خوددا دروست کراون. پەیدابوون بەشی 1 ئاەتی 26 تا 27. هەردووکیان بە یەکسانی دەستگەیشتنیان هەیە بە ڕزگاری مەسیح. گەڵاتیا بەشی 3 ئاەتی 28. هەردووکیان هاومیراتی نعمەتی ڕزگارین کە لە مەسیحەوە وەرمان گرتووە. یەکەم پەترۆس بەشی 3 ئاەتی 7. نووسەرەکانی کتێبی پیرۆز تێورانینێکی نزمیان نییە بۆ زیرەکی و بەها و شکۆی ئافرەتان. تەنانەت ئێمە زۆر ڕوونتر ئەمە دەبینین کاتێک بە هەمان شێوە مەسیح مڵکەتی و باو بوو. یەکەم کۆرنسۆس بەشی 15 ئاەتی 28. بۆیە ژنان دەبێت مڵکەتی مێردەکانیان بن. مەسیح لە هەمان ئاستی شکۆ و بەهایە لەگەڵ خودای باوک. بۆیە مڵکەتبوونەکەی ناتوانێت مانای ئەو بگەینێت کە بەها و شکۆیەکی کەمتری هەیە لە خوددا. چی فێردەبین لە ئاەتەکانی تر دەربارەی ژنان لە ناو کڵێسادا؟ لە یەکەم تیمۆساوس بەشی 2 ئاەتی 11 تا 15 تەنها ئاەتەکان نین لە کتێبی پیرۆزدا کە فێرمان دەکەن کە جیاوازی هەیە لە نێوانی ژن و پیاو لە کڵێسادا. لە یەکەم کۆرنسۆس بەشی 14 ئاەتی 33 تا 36 پۆلس پێمان دەڵێت کە ژنان نابێت قسە بکەن لە کڵێسادا. ئەم ئاەتە بە تەواوی ڕێگری لە ژنان ناکات بۆ قسەکردن لە کۆبوونەوەی کڵێسادا، چونکە هەروەها پۆلس ژنان هان دەدات بۆ نوێشکردن و بۆ ڕاگەیاندنی پەیامی خوددا. یەکەم کۆرنسۆس بەشی 11 ئاەتی 5. خاڵی سەرەکی لە یەکەم کۆرنسۆس بەشی 14 ئاەتی 33 تا 36 ئەوەیە کە نابێت ژنان بە جۆرێک قسە بکەن دژی سەرۆکایەتی یا ڕابەرایەتی پیا بن یا دەسەڵاتی بێ پاساو بگرنە دەست لە کڵێسادا. ئەم بنەمایە هاوڕایە لەگەڵ یەکەم تیمۆساوس بەشی 2 ئاەتی 11 تا 15
کە ژن نابێت فێر بکات و دەسەڵاتی هەبێت لەسەر پیاوان. دقێکی تر کە بە هەمان ئاراستە ئاماژەمان پێدەدات بریتیە لە یەکەم کۆرنسۆس بەشی 11 ئاەتی 2 تا 16. ئێمە لەم ئاەتانەدا بینیومانە کە پۆڵس ڕێگا بە ژنان دەدات کە نوێژ بکەن و پەیامی خودا ڕابگەێنن لە کۆبوونەوەدا. گرنگە ببینین کە ڕاگەاندنی پەیامی خودا هەمان دیاری نییە وەک فێرکردن. دیاریەکان لە پەیمانی نوێ جیا دەکرێنەوە. یەکەم کۆرنسۆس بەشی 12 ئاەتی 28. ژنان وەک پەیامبەر خزمەتیان کردووە لە پەیمانی کۆندا نەک وەک قەشە. بە هەمان شێوە لە پەیمانی نوێژدا وەک پەیامبەر خزمەتیان کردووە نەک وەک پیر. بڕوانە کردار بەشی 2 ئاەتی 7. کردار بەشی 21 ئاەتی 9. جگە لەوەش لە یەکەم کۆرنسۆس بەشی 11 ئاەتی 2 تا 16 ڕوونی دەکاتەوە کە ژنان کاتێک پەیامی خودایان ڕادەگەیاند دەبوایە جۆرێک جڵ بپۆشن کە مڵکەتی سەرکردایەتی و ڕابەرایەتی پیاون. یەکەم کۆرنسۆس بەشی 11 ئاەتی 3. ئەمە دەگونجێت لەگەڵەوەی لە یەکەم تیمۆساوس بەشی 2 ئاەتی 11 تا 15 بینیمان. بۆیە بەپێی کتێبی پیرۆز ژنان ڕابەرانی کڵێسان نەبوون. بۆیە نابێت لە ئێستاشدا وەک قەشە و ڕابەری کڵێسا بن. باسی سەرەکی لە یەکەم کۆرنسۆس بەشی 11 ئاەتی 26 شێوازی جلپۆشینی ژنان نییە. یەکەم شت دیار نییە کە لەچککردن باسکراوە یان نا. لە یەکەم کۆرنسۆس بەشی 11 دیارە کە سەرپۆشێکە یا داپۆشی قژی سەرە. لەو کاتەی پۆڵسدا ئەم جۆرە سەرپۆشە هێمایەک بوو کە ژنان مڵکەتی ڕابەرایەتی پیاون. لە ئەمڕۆدا دانەپۆشینی قژ لەلایەن ژنان بە مانای ئەوە نییە کە مڵکەتی ڕابەرایەتی پیاو نییە. هەرچەندە ئەمڕۆژ دەبێت ئەو بنەمایە جێبەجێ بکەین. نەک بە هەمان شێوە حیجابکردنی کولتوری بنەماکە ئەوەیە. ژن دەبێت مڵکەتی ڕابەرایەتی پیاو بێت و هەروەها مانای ئەوەیە کە نابێت ببنە شوان و مامۆستای پیاوان. دەرەنجام ئاەتەکە بەڕوونی باسی ڕۆڵی بێهاوتایی ژن دەکات لە کڵێسا و لە ماڵدا. ژنان یەکسانن لەگەڵ پیاوان لە شکۆ و بەهادا. بەڵام لێرە لەم جیهانەدا ڕۆڵی جیاوازیان هەیە. خوددا دیاری جیاوازی داوە بە ئافرەتان بەوەی دەتوانن خزمەتی کڵێسا و جیهان بکەن، بەڵام نابێت ببنە شوان. فەرمانەکانی خوددا بۆ سزادانی ئافرەتان نییە، بۆ ئەوەیە بتوانن بە دڵخۆشی خزمەتی خوددا بکەن بە پێی خواستەکەی.